6 ساڵە بە شوێن یاری لە ژوانیەوەیە. ئێستا هەم ڕاهێنەر و هەم یاریزانی لە ژوانیە. هۆشمان قوتبەدین یەکێکە لە پاڵەوانەکانی یاری لە ژوانی لە پارێزگای هەڵەبجە. هۆشمان پلەی یەکەمی لە دوایین پاڵەوانیەتیەکانی سلێمانی بۆ یاری لە ژوانی لە کێشی 60 کیلۆیی بەدەستهێنا. ئێستاش خۆی بۆ پاڵەوانیەتی عێراق ئامادە دەکات. من ناوم هۆشمان قوتبەدینە، ماوەی 6 ساڵ ناوم وەرشام وەرشی لە ژوانی یەکەم. چەندین هۆڵ و شوێنەکان گەڕاوم تاکو بتوانم جەستەیەکی باشم بێت. ئەم یاریە زۆر ناڕەحەتە بۆی تۆ ئەگە بتەوێت ئەنجامێکی باش وێ بێت و بچیتە ناو هونەری ئەم وەرشە ئەبێت خۆمانووکەی ئیلاک بیت. چونکە من بۆ مدەی 75 ڕۆژە لە تەنشیفام. تەنشیف زۆر ناڕەحەت وەکات، بەڵام کۆڵم نەداوە و ئێستا گەشتومەتە ئاستێکی بەرز. یاری لە ژوانی یاریەکی تایبەتەوە و پێویستی بە ڕاهێنەر و ڕێنمایی ورد هەیە. هۆشمان دەڵێ خواردن و ڕێنمایی ڕاهێنەر دوو بابەتن نابێت فرامۆش بکرێن. لە دوو بتوڵا بەشداریم کردووە. ساڵی 2013 بوو لە وەزنی 6 بەشداریم کرد، توانیم پلەی دووەم بەدەست بێنم. ئەم ساڵ کە توانیم بە پشتیوانی خوا لەو وەزنەی خۆما کە ساڵانی 2013 بەشداریم کرد، هەر ئەمیش لە وەزنی 6 توانیم پلەی یەکەم بەدەست بێنمەوە لە وەزنەکەی خۆما. شاری خۆمان هەڵەبجە چەند ساڵێکە پتوڵەشت ناکرێت لێرە. ئێمە لە سلێمانی ئەیکەین. پتوڵەکان هەموو شوێنەکان بەشدارە بێت، چواردەوری قەڵاتسێ و چەمچەماڵ و ئەوەی کە لە چواردەوری ئاەتی ساڵانە لە سلێمانی ساز دەکرێت. ئەم پتوڵش کە ئەم ساڵ لەوێ کرا، زۆربەی قاعەکانی سلێمانی و چواردەوری هەمووی بەردەوام بوون. ئەم ساڵ کە ئەم پتوڵەیەکی بەقوت بوو، چونکە بەهۆی ئەم نەخۆشیەوە پار ئەم پتوڵە ئەنجام نەدرا. ئەم ساڵ هەمووی وەرشێکی زۆر لە قاعەکانی سلێمانی و چواردەوری ئەو کەسانەی کە پێشتر چەندین پتوڵەی عێراق و سلێمانیان هێناوەوە کوردستانیش ئەم ساڵ بەشدار بوون. بۆی ئەوە کە ئەم پتوڵەیە زۆر قورس بوو بۆ ئێمە کە توانیم لە وەزنی 6 من پلەی یەکەم بێنم، کە چەندین پاڵەوانی تریژە بووە بەشدار بووە لە کوردستان و عێراق. نەتیجەکانی بە سێەم و دووەم دەستنیشان کراوە. هۆشمان قوتبەدین تۆفیق ساڵی 1989 لە گوندی خەرپانی ناوچەی هەورامان لەدایک بووە. ئێستا لە هۆڵەکانی لە ژوانی وەک یاریزان و وەک ڕاهێنەریش بەردەوام هاوکاری ئەو کەسانە دەکات کە دەست بە یاریەکە دەکەن. ئەو دەڵێ دەخوازم لە هەڵەبجەش پاڵەوانیەتی بکرێتەوە بۆ پاڵەوانەکانی پارێزگاکە کە ژمارەیەک پاڵەوانی دیکەی تێدایە. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە. سینە و کەرگێ بە گریای و نەک برێنج وەری